هاوڕێیان ئەو کاتتان باش ئەمڕۆ تاوانشکە باز دەکەین دەمانەوێت ببین بە بەشێک لە ئەرشیفی زانیاری دیارە کوتمان ئەو قسانە ئێمە دەکەین مانای ئەوە نییە کاملە ئەکرێت بە دوواچوونی زیاتر بکرێت بەڵام ڕووداوەکە ڕوویدایە کەم و زیادیت پێ دەوێت چۆن بووە چۆن نەبووە ڕەنگی لە هەندێک شوێ کەم و کورتیەکە بێت بە تایبەتی هەوڵمدا وێنەی قوربانیەکانی بەردەست ئەو تاوانە بەدەست نەکرد ناوی بابوو با پیرشانمان بەدەست نەکرد بەس ناویان دەست کرد ئەوەش ئامانزمان ئەوەیە بە ئەرشیف بۆ دکۆمنت بکەین بۆلو بڕین نووسین بە ئەو تاوانانە مەسئولەکان هەست پێ بکەن هەتا زیندین لەبەر چاویان بڵێن ئەوە دەفتە مێژوتەن ئەو مێژووە ڕەشە قەترانیە نەوەک ئەو مێژووی کۆیلەکان ئەنگۆوان وان نابێ پێچە ئەو مێژووی ئێمە باسەکەین ئەو تفونەعلەتانەی خەڵک دێڵێ ئەوە دەفتە مێژووی ئەو مەسئولانەی کوڕە ئیجاش و خائینەکانی کۆن هەمان شت بەس ئێستا تەکنۆلۆژیا هەیە بۆیە بە ئێستا پێیان بڵێن ئەوە مێژووتان دەبی نەوەینەوەکانیشتان شەرمەزار دەبی وەکو تاغوتەکان وەکو هەموو فیرعەونە تاوانبارەکان وەکو هەموو جەلاد و نازی فاشەکان ئەو مێژووتان بەبەردەکەی هەرگیز مێژووتان ئەوڕۆ دەخۆن لێ دەخوڕن دەگرن دەکوژن بەس بەشەیە نەوەینەوەکانیشتان هەیە کە شەرمیان پێ دەبی بەعستان بکرێت هاوڕێنە ڕووداوی باز دەکەم یەکێک لەو ڕووداوانەیە بەس بەلەوەی بچمەوەی بە هیوام هاوڕێ زانیاریی زۆر سەیریان دوێنێ پێگوتم بە هیوام خەڵکی هەولێرە پەیوەندیم پێ بکەن ئەڵێن 6 هەفتە لە بۆ 2 مانگ ینی 8 هەفتە دوای سویەکی ئابەکە ئەو پەڕی کۆتایی سپتێمبەر و سەرەتای ینی ناگاتە ئۆکتۆبەر مانجیدەی 96 تەقینەوەشی کچکە لە بەردەم محافەزەی ڕوویدایە 3 پۆلیس پاسەوان بوونە ئەو 3 پۆلیسە کەس نازانی چارە نووسیان چی لێهاتی ئەوەندەیان تەعزیب داینە لەم پۆلیس بە لەوێن دەربووە مەرج نییە پۆلیس کردی پاسەوانی وێنەر ئەڵێن نیوە مردیان کردن بەس بە لێدانانی خەڵک دیتی بووی بە هیوام ئەگە یەکێک زانیاری هەیە بە ئەو پەروەندەش هەڵ بدرێتەوە ئەزانم کۆن بەربەریانە بێقانونیانە بڕواکە عشائیریش نەچکۆ عشائیریش کۆمەڵێک پرەنسیبی بەربەری بوونە چەتەگەری بوونە هەردوو حزب ئەمە بیرمان دێ خۆ لە ئەوەی لە شەڕی ناوەخۆ کردیان بڕواکە داعش بە پرەنسیبتر وەریز نەبوو مەزموعەک دیلیە بوو ئەوانە دیل نەبوو هەر لە ناو شەڕەدایان کوشتەوە بەهەرحاڵ ئەو 3 پۆلیسی هەولێری محافەزەی ساڵی 96 ئەو پەڕی مانجی ئۆکتۆبەر بووە گیراینە و زۆر ئەشکەنجە دراینە ئەنی خەڵک دیتیتی دەیانگوت ئەو پەڕی واشیگەری لەگەریان کرد بۆیە بە هیوام ئەگەیەک زانیاری هەیە ئەگە دارمان بکاتەوە دوو بێمە سەر ئەوەکەی ئاڕێن وازام ساڵی 97 دەبێت 4 چەکداری دەوخوا دەوم نایە بەرەم زایمانی ینی بەڕاستیوە کۆن لەسەریان دەگۆدایان ئەوە بە زەعیمی هینەکەیتی ئەگەنە زەعیمی چیت بکەینە شەکەر هیچ هەمەتەش دەدەن کاکە زەعیم عومەر موختار زەعیمە ئۆجەلان زەعیمە ئۆشیمنە زەعیمە ئەوانە زەعیمن بەهەرحاڵ ناوەکە ئەو نازەعیم ئەلی 4 چەکداری کە ئەو کات وەزیری پێشمەرگە بووە لەو فترەی لە فلکەی مەسیفیەوی بەرەو سەتەلایتەکەی کوردستان تێڤی دەڕوات بۆ بارەگایان لەوێن دەربووە ئستدام دەکەن لەگە 2 بارزانیان و کێشەکەیان لەسەر ئەو یەشێک لەوە ناوزام زێندینەکە کە خەڵکی سوورچی و خەڵکی گوندی هەرەش بووە ئەو زێندینە تەفسیرەکێ حەزی لە یەکشێک لە کچی بارزانیەکان کردی کفرە ئەوان بۆیان هەیە ینی بارزانەکان ئەو قانونیان هەیە لە بۆیان هەیە هەر عەشیرەتێک پیاوەکانیان بینی بەس کەس بۆی نییە ژنی بارزانی بین کەس بۆی نییە یعنی ئەگەر ملیاردێریش بی لە بۆت نییە ژنشی بارزانی بینی ئەگەر سوورچی و هەرچی بی ینی ئەوە قانونە لە کنیان بەس بۆ خۆیان لە بۆیان هەیە جە من ئەوڕۆ ئەوم بەبیراتەوە وەخت خۆی هاوڕێیە گوتی برادەرێکم بڕوا بکە کە کەسش مامۆستای بەڕێزیشە بڕوا ناکەم قەت ڕۆژێکەوە بیگوتی لە نۆتیەکەوە 2 بوو شوا بوو ساریان لە هەولێرە لێ دزی بوو وتی کەشفویەشێک لە پاسەوانەکانی سودات بارزانی تیوەڵامەش چینەکە سوداتی 5-6 ڕۆژ سپی گوتمان کاک سودات ئەو سیارەکە دەزرایە و پاسەوانەکەین گوێ وتی وەڵا ڕاستەکە
ئەوتی بماندەنەوەتی شتیوالە نییە بارزانەکان بۆیان هەیە ینی مڵک هەموو شتێک بکەنە مڵکی خۆیان گوتی نەوێرانی هاتیە دەری قەزم لە ژن زۆر خراپترن بەڕاستی ئەوە دەبی بەعز بکرێ هەتا وەکو ئەوانە تێبگەن نەنە تەبقەشکەنەوە چەم خەڵکن بارزانەکان برای ئێمە ینی بەشی زۆریشان قوربانی دەرن هاوڕێیان ئێمە بە نەفرەت قەت لە هەموو بارزانەکان نەکەین نخبێش سوڵتەیە ئەو شتانە دەکە بڕوا بکەن قوربانی گەورە ئەوانن چکو لە هەموو شتێک دابڕاینە و هەموو لا اکتفونالەتیان دەکەن لە کاتێکدا ئەوانش قوربانین وەکو ئێمە نخبەیەکی کەمیان هەیە بە تایبەتی قورشیدەکان نەکبەتن زۆرترین قوربانی ئەوان دەدەن بەهەرحاڵ ساڵی 1970 مەگە خەڵە نەبم ئەو مەفرەزەی نازەئیم عەلی لەکن فلکەی مەسیفی ئەوی لە بۆ لای سەتەلایتەکەی دەڕوات توش سەنسەکدارێکی پارتی دەبن دەبتە شەڕ و ڕاکێشان و تەقا لە هەردوو لای یەکێک دەکوژێ لەو سۆرانیەکانیان جەماعەتی وەزیری پێشمەرگە یەک دەکوژە ناوی زەینەدین بووە کە گوتم سوورچی و خەڵکی گوندی هەرەش بووە کە گوایە ئەوە حەزی لە کچێکی بارزانەکان کردیە لە ئی بارزانەکان پاسەوانش تایبەتی مەسعود بارزانی دەکوژێ ناوی عوسمان دەبێ عوسمان ئیتر کە بارزانەکان ئەو خەبەرە زانن گردەگرن هجووم بە تایبەتی وەزیری بارزانی کە ئەو کات مەسئول لیواییەکی مەسعود بارزانی بووە ئەڵێن هەتا نەگەڕایەوە لای مەسعودیش تر ئەمە نازانم ئەو شتانە دەکرێت گفتوگۆی لەسەر بکرێ هجووم کو بارزانیە گەنی دنیا خراپ بووە ئیتر تەوقی خستەخانە دەکەن چکە ئەو دووسەیەکێت کە دەبردرێنە خستەخانەی مەسیفی ئیملازم کەریمی وەڵا لەوێندەر تەوقی و دەکەن لە هەمووی نوکتە ئەوەتر مەهزەلەتر لە تاریخ ئەو هێزە لیوای وەزیری کوڕی مەلا مستەفایە کە برای مەسعود بارزانی ئاسایش لە ژوورێکی دەکا و سزنیان دەکا وای ئەوانە ئاسایش نیان دەبی ڕێنەدەن هەمویان لە ژوورێکی دەکەن دەچن هەر سێ بریندارەکەی بە برینداری دەردێنن هەندێک تەفسیر هەیە گوایە بردراینە لە ناو مەسیفی بە سیارەی لە دووخۆیان ڕاکێشرانە بە چەقو و هەربە و ئەوانە لێیان داینە دوای ئەو هیناکیان لە بەر چاوی خەڵک کو بەعس وەختی خۆی فیرار و شتی دەینا لە بەر چاوی خەڵک ئەعدامیان دەکرد و لەبارن ئاوا هەر سێ بریندار بە برینداری لە دیواری خەستەخانەی مەسیفیا زۆر کەسی دەتوانن بپرسن گولە بارانی کردیە وەزی بەدەست خۆی گوتی خوا ئەنگۆینە کوشتیەوەس ئەم دەتان کوش تۆ سەیری ئەو وەحشیگەریە لە بەرامبەر چێش چەکداری خۆیان و چەکداری سادەش نا و چەکداری وەزیری پێشمەرگە ئەنی ئەوی کە ئینقلابەکە لە دنیاە ئەوی کە لە دوای ڕئیس وزەرای دێ هەتیچ بە برینداریش یعنی ئەتوەرە داعش بە داعشاتی خۆی دیلی هەبووە کە دەیگوت دیل لە قانون تاویتر دەبی ژیانی بپارێزی وەکوم ئەگەر پێشترێ 2 دقە پێشتر برایەکەتی کوشتە ئەوە پرەنسیبە تو بچی بیکوژی ئەو جەریمە گەورە ئەو زە برینداریش بی لە خەستەخانەش دەریبینی کورەوە نازانم چ بەربەریەتەکە و بەربەریەتی 500 ساڵ لەمەوبەرە چکو بڕوا بکەن عەشائیریش کۆمەڵێک پرەنسیبی هەیە خێڵ کەسی وەزیری بارزانی وای کرد هاوڕێیان ئەو کەسانەی ئەوە بوون 4 کەس بوونە دەستۆرانیەکان ئەوەی بارزانەکانیش گوتمان عوسمان یەک لەوانە بووە زەینەدین ئەوە کێشەکەی بە حەزی لە کچەکی بارزانی کردیەوە وەکن ماڵیان داهاتینە ئەو سەید کە بە هاوڕێی بوونە سوتفەیە لەگەری بوونە ئەو دەمی کە تووشی پێکدادانەکە بوونە یەکێکیان خەڵکی چەمەدوو بز بۆ سوورچی بووە دەرێن دویان خەڵکی گوندی زیارەتی خۆشناوەتی بوونە یەک ناوی تەیب بووە یەک ناوی سەباح بووە بەداخۆ ناوی باو باپیریانمان نەزانی بەس خەڵکی گوندی زیارەتی خۆشناوەتی بوونە تەیب و سەباح هەر سێکیان چەمەدوو بزێکە تەیب سەباح لە بەر چاوی خەڵک گول لە باران کراینە بە برینداریش وەکو ئەڤاڵاکانی پەکەکە کو پەکە لە شەڕی ناوە ئەو کۆمەڵکوژەکەی هەولێر 50-60 چاهی نادەرێ گولە بارانیان کرد ئەوە شەماشت دوای ماوەیەکی هاوڕێیان
بەڵێ بچمەوەی با ئەو تەفسیرە چییە گوایە جەمال مورکە خۆی پچڕیتەوە بۆ بەزای معەلی گوتی وەرە با قبوڵ نەکەین ئەو هەموو ئیهانەی ئەو تەفسیرەکە بەس ئەم پرسیم زیاتر لەو خەڵکانەی کە ئەو بە وتی ڕاست نییە برینداربوونی مورکە جەمال مورکە لەگە بابی بە شەڕعاتیە چێ شەک بووە بە خۆیان هەندێک دەرێن لەسەر هەندێک وەزی چوە گولەکی تەپی سەرچی وشتە لە ناو ماڵی خۆی هەندێک دەرێن بابی لەسەر کێشەیەکی کۆمەڵایەتی خۆیان نازانم بابی خۆی لێدایەت و زیران بوونە ئیتر تەفسیرەکە دیار نییە بە زەعیفە کە جەمال مورکە چکە دوایە ئەو کوردیانە سەرکردایەتی و ئیحتیمامیان پێدا چکە ماڵی بارزانی داڵغە لە هەر یەکێک بدەن هەر یەکێک بکرێتە دەری بازە نایەتەوە ئەوانەی براز کرد ئەو تەفسیرە منطقی ترەکە لەسەر هەندێ نەبووە جەمال مورکە بەخۆی لە تەلەڤیزۆنی هەندێک تەفسیری سەقەتی هیناوە بەس کەس بڕوای پێ ناکا هاوڕێیان شتەشکە بڵێم لەسەر ئەوە من ئەوە ئامانجی ئەوشمە سیدات بارزانی دوای ئەوە چوو سڵح بکات لەگەر ئەو بنەماڵە خۆشناوانە زیارەتیانەی مەلازادەن دەرێن خەڵکی مەلازادەکانی مەسیف و ئەو منتقانەن برادرێک بێنووسی بوون ئەگەر ئەو بارحاڵ دەرێ مەلازادەکانی ئەوەن زیارەتینە ناوی مەلایەکەی زیارەتی مەلازکو زۆرینیان لەگەڵ ساڵح مەلا مەسئولی حیمایەکانی زەعیم عەلی بوونەوە ئەوەندە بیرم دەوێت پاسەوان بانجیان دەکرد سوورچی بوون ماڵیان لەگەڕش سوورچیان بوو بارحاڵ مەلایەکیان دەبی ناوی قاسم دەبی مەلا قاسم مەلای زیارەتیەکان دەبی کەسێکی بە عەزەت نەفس و بە کەرامەت دەبی مری دوشتی خۆی دەبی سیدات بارزانی دەستەکردنی سڵح بکرێ لە پای ئەوە وەچی مەردان سڵحی نەکردبوو وەتی لێ دەگەڕێن یعنی تەلمی هەچیوای دابوو ئەمە دەسمانی ئەوڕۆ لێی دەگەڕێن خین پارەمان ناوێت لەم ئەوەی ئامانجیمە ئێستا کە باز دەکەین ئەوەی بۆ زادەی دروستبوونی ئەوەی بێتان دەڵێن بوو سڵح ناکەین تا ئەوە نابین لە خینی خۆمان خۆش دەبین بە دەستمان یعنی تەلمی هیوای دابوو ئەنگۆ دەستان هەیە ئەمە دەستمانە با وەزاکەوا بڕواتە ڕێ تاوانە شتێکی زۆر جوانە زۆر تەبیعیەت و دەرەقەت نایی وسکت دەبی بەڵام نەک وەکو ئەو هەموو بنەماڵە سەر و خێڵە دیارەی یان کەسایەتیە کە ماڵی بارزانی زۆر لەوانەیان خراپتر پێکرد یەک لە دوویەک چون تەسلیمی ماڵی بارزانی بوونەوە و ئێستا بەشەشیان بوونە نۆکەری ماڵی بارزانی کە ئێستا باس دەکەم هاوڕێیان ماڵی فاخر مێرگە سۆری ئەو تاوانەی لەگەرەوان کرد کەس نەکرا بەبێ ئەوی تەرمەکانیان بدەنەوە بەبێ ئەوەی داوای لێبوردن بکەن ماڵی بارزانی ئەم تەبیعیە دوو لە هەموو شوێنێک کێشەیەکی کۆمەڵایەتی دەبی دوو بنەماڵە سڵح دەکەن بەس ئەوە سڵحکردنەکە ئەو بنەماڵانەی کە تەسلیمیان دەبنەوە دەستە ناو ماڵیان نەجاتی ماڵی بارزانی بێن داوای لێبوردن بکەن غەڵەتە کرایە تاوان غەڵەتیش چێ ئەوانە پارە دەدەن سڵح دەکەن بەڵام هەر بەردەوام لەسەر ڕەفتارەکە خۆ یەکێک بێ عەقڵێکی کرد جاری دۆم نایکاتەوە تۆ وەرە ماڵی فاخر مێرگە سۆری زۆر کوردەواری گوتویمە زۆڕێتی نێرینەیان کەس نەهێشت نازانم یەک گەنجیان مایە یەکە دووە چەندە لە کوڕەکانی لازم لە برازاکانی هەر هەفتەش کوڕی کوشترا بابی بە تەمەنش 70 ساڵی کچی ئەوزە چوون سڵحیان لەگە کرد من بەداخەوە کچی فاخر مێرگە سۆریم دیت بە شان و باڵی نێچیرا بارزانی هەڵدەدا کە مەکتەبەشی بە ناوی بابی کردەوە کەچی ئێمەمانان دەبی شەڕی کۆمەڵکوژی ئەوە کام بکەین ئێمە دەبی کۆمەڵ ئەوە بکەین چ بێ کەرامەتیەکە و بەشێک لە کوڕەکانی فاخر مێرگە سۆری ئێستا لە پارتیەکان پارتی ترن دووسێ کوڕی هەیە چەند شەرمە ماڵی عومەر ئاغای سوورچی عومەر ئاغا و کوڕەکانی و بەس زەید تەسلیم نەبووە ئەو قەتل و ئامایان لەگە کرا ملی خۆیان شۆڕ کرد چوینەوە دانیشتینە ئێستا دەڵێن بەشیان خۆخوایانە ئەو کوڕە عەلی حوسێن سوورچی سەردانیان بکە ماڵی قادر ئاغای برادۆسی لەو ماوەی ڕاگەیەندرا لە هەمووی شەرمەزارترم ماڵی عەلی عەسکەری بوون چوونەوە ماڵی مەسعود بارزانی
لە کاتێک دەکاتی منە تو حزبەکەت لە پشتە چ پێویست بووێ ئەتوو بچێ ماڵی مەسعود بارزانی هاوڕێیان بڕوا بکە یعنی جێگای زۆر تەئەسفە زۆربەی ئەو سیمبول و کەسایەتی دیارە دەرم ناڵم زەیم عەلی پاک بووە بەیم عەلیش با خۆی جەرائیمی کردەوی بەعز دەکرد و هاوڕێیان چەند بە دواچوون دەکرد چەند نهێنی دەگەی دنیایەک تاوان لە هەموو مەسئولەکان بە هەموو ڕەنگەکان هەبووە کۆن نەبوونی ئەوە بووە ئێستا ئەمە لەو سەردەمەی دەژین هەموو ڕۆژە دەیان تاوانیان کەشف دەکەین ڕسوایان دەکەین دوکۆمێن دەکەین ناگەڕێنەوە وەکو سوپای پازاران هەبوو برادێکی کۆمەڵی ئێران دەیگوت بۆ دەهات نییە هەر ڕمیمان دەکردن ئاوانەیە هەر بە ئەڵڵاهو ئەکبەر بۆ تاو نەدەبوون وەس بەشکە دەهات وەس بەشکە دەهات چی ئەمە هەرادی نەخیر گوتی بە سەدانمان کوشت ئەوەش وایە هاوڕێیان بڕۆ یعنی قەزم لە بێ عزت نەفسی دەوڵەمەندەکان دێ لەولایەش ماڵی مەلا قاسم ئەو دوو ماڵە فەقیرە تا ئێستا ئامادەنین تەنازل بکەن یان ماڵی شەهید سەردەشت یان ماڵی شەهید ویدات یان ماڵی شەهید کاوە لە بەرامبەر یەکێتی ماڵی مەحموود سەنگاوی دەبینی ماڵە هەژارەکان چەند بە عزت نەفس و بە کەرامەتن بەس دەوڵەمەندەکان سەرۆک خێڵەکان کەسایەتیە دیارەکان مناڵەکانیان چەندە بێ کەرامەت و زەلیلن چۆن باوکیان دەکەنە یارم ئینسان ناکرێ باوکەکانیان بەوان پێوە بکە بەڵام تەسیری خۆی هەیە یعنی من کە دەبینم منداڵی عەلی ئەسکەری چینەکن مەسعود بارزانی ئیرۆڵە لە جێ خۆم یعنی تاوانی هەکاری لام بچووکتر دەبتەوە یعنی کەمتر باز دەکەم من کە دەبینم سۆزانی خاڵە شەهاب وا دەکا بێگومان خاڵە شەهاب لەبەر چاوت ئەوەتر دەبی تۆ کە دەبینی مەسەلەن بنمونە بنە ماڵی مامە ڕیشە یان ئەو شەهیدە دیار خوشی شەهیدە ئارامی بەڕاستی لەگەر سەفیەچێتی و لە هەموو کاتە چشتە ئێت شەهید ئارامن لە بچووک دەبتەوە ینی بچووک ینی ئەو قوچەتە ناوە نییە خانەوادەکانیان بتوان ڕێزی بگرن باوا بگرن ڕێزیان بە بەرزی بگرن کەسی دەبین لەگەر سوڵتە دەبن یان ئیشی قۆڕەکەن مناڵی زۆربەی ئەو مەسئول و کەسایەتی دیارانە ڕێز لە شەهیدەکانی خۆیان ناگرن کە سیمبولن کاکە سیمبول بن بەدەست ناکەوی ئەوەی ئامانجی مای ئەلێرەدایە وەرە ئەو بنە ماڵە هەژارانە بەو هەژاریەی کە دەرەقەت نایەن ئامادەنین سڵح بکەن کە تاو کاکەمە خۆ ناڵێن ینی بڕۆ بیکوژەوە ناو شتش عەشائیریە بەس بەلای کەم وەی لێ بکە نەوێری جارش کە زەریمە بکە نەوێری هەر بەردەوام بی بگری دەرێ ئەو پەڕ 2 ساڵ کێ سڵح دەکەین هەر بە پارەی میلەتیش ماڵی بارزانی سوبحانە دەکەن مقابلە کچێکی خۆیان دەدەن وەچی کوردەواری مەلە کوردەواری مە ئەو شتانە دەبوو کچ دەدرا ئەوان بەس پارەکەی میلەت یعنی لە دەخلی میلەتە پارەیان دەدەنێ و هەندە مانسەبیان دەدەنێ ئەو پەڕێوشی فاخر مێرگە سۆری ئەوەچیان دەکەن یعنی نوقتەکە لێرەدایە لێگەڕێ شەهیدەکانتان بە بەرزی ڕابگرن کەسب شەهیدە دیارەکان سیمبولەکان بچووک ناکاتەوە خانەوادەکانی خۆیان نەبیت چەند شەرمە و چەند جوانە ئەو ماڵە هەژارانە وەکو گوتم چە ئەو زیارەتیانە کە ئەوە چیرۆژکەی ئێمە بوو بەشەشیلەوەی ئەوە ئامانجی ئەو ڤیدیۆیمەیە چ ماڵی شەهید سەردەشت چ ویدات چ کاوە گەرمیانیس ئامادە نین سڵح بکەن با بڕوا ینی کەی مشکلەیە لێگەڕێ گرنگ بە بەرزی شەهیدەکانی خۆیان ڕاگرتیە بووە ئەمە مانانیش وەمان لێدەیە بە بەردەوام ئەوانە بە بەرزی ڕابگرین ئەخر خۆ هاوڕێیان ئەگە مەلا مستەفا کوڕەکانی ئەوەندە بە ینی جملەی کۆتایی سیاسیە دەڵێم ئەگە مەلا مستەفا مەسعود ئەوانە ئەوهایە نەکرد بە کوڕەکانی و برازایەکانی ئەوی خەڵک ئەبوو دەرەجە ڕقی لە مەلا مستەفا نەدەبەوە جەلال تاڵەبانی ئەو پاوێ لە شێت و قوبادە ملپانی هێرۆی ژنی ئەو هەموو فەزاعەتیان نەکرد بە خەڵک بەو دەرەجە قینی لە تاڵەبانیش نەدەبوو خۆ بەنمونە نەوشیروان یعنی کوڕەکانی ویان نەکرد بە زۆر بە بەرزی ڕادەوەستە ئەوەی لە ناویان دەبن ئەوەی زەعیفیان وا دەکەن ئێمە مانان پەروەند لە دوو پەروەند ئەو مەسئولانە دەربینن ڕەفتاری کوڕەکانیانە کەس دوژمنی باوکەکانیان نییە منداڵەکانیان نەبێ و من قسەی کۆتایشمەیە ببینن خەڵکی هەزار چەند بە عزت نەفسە و خەڵکە دەوڵەمەند و ئەو کەش چەند بێ کەرامەتە کاتێکی خۆش تا ڤیدیۆشکە کە هەوڵ دەدەم ئەوزارەی باز لەوەتان لەو بکەم
چۆن نیهاد بارزانی لە ناو مەکتەب سیاسی جێگیری مەسعود بارزانی دایتە بەر شەق و تف و پێلەقان کاتێکی خۆش